بەهۆی خەرجنەکردنی بودجەی تەواوکاری بۆ جێبەجێکردنی کارەکانی پرۆژەی دروستکردنی باڵەخانەی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی خانەقین ماوەی زیاتر لە 6 ساڵە کارەکانی ڕاگیراوە، ئەمەش لە کاتێکدایە 80% کارەکانی پرۆژەکە تەواو کراوە. لە 2007ەوە بە تەواوەتی کاری وێسیە. ئێستاش ئێمە لەلایەن خۆمانەوە داوا ئەەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پارەیە تەرخان بکە بۆ ئەوەی دەست بکەن بە تەواوکردنی پرۆژەکە، چونکە ئەو پرۆژەیەکی گرنگە کەوتەتە ناوچە ئەوانە کێشەی لەسەرە وەکو فەرمانبەران بەرەبرەتی کشتوکاڵی خانەقین ئەمە 11 ساڵە ئێمە لە کەرەڤانین، ینی جێگامانە کە ئیشوکاری بەرەبرایەتەکە بووین بەسەر. چواردە بەهۆی لای خۆشیەوە بەڕێوەبەری کشتوکاڵی خانەقین دەڵێت پرۆژەکە لە ساڵی 2012دا بەردی بناغەی دانرابوو، بڕیار بوو لە ماوەی ساڵێکدا کارەکانی باڵەخانەکە تەواو بکرێت، بەڵام بەهۆی وەستانی پرۆژەکە و خەرجنەکردنی بودجەکەیەوە 6 ساڵە هێشتا کارەکانی تەواو نەبووە. تاکو ئێستا لە 185 کارەکانی تەواو بووە، بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو چەند ساڵە ئیهمال کراوە ئێستا کۆمەڵێ لە بیناکان وەکو شوشەی پەنجەرەکان وەکو هەنێ شوێن شکاون بەهۆی باران و خوڕباران و ئەوانەوە ئەو شتانە کە کراوە بۆی هەنێکی تێکچووە بۆیە داوامان کرد لە وەزارەتی کشتوکاڵ سەر لە نوۆ چاوێک بە ئەو کارە بخشێنەوە بۆ ئەوەی ئەو مەسرفە کە کراوە لەوە بە هەدەر نەڕوە چاک تەکمیلە بکرێت تەواو بکرێت لە بەڵێندەرەکە وەرگیرایەوە لەبەرەوەی بەڵندێرەکەیش ئیهمالی تیا کرد و هەروەها نەیتوانی پرۆژەکە لە کاتی خۆی تەواو بکە سەرڕای ئەوەی کە هەندێک بودجەشی بۆ سەرفرا، بۆیە سزادانی بەڵێندەرەکە ئەوە بوو کە لێی وەربگیرێتەوە ئەو بڕەپارەی کە ماوە لای حکوومەت پێی نەدرێ. پرۆژەی باڵەخانەی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی خانەقین کە لە 2 پێکهاتووە لە ئێستادا 80% کارەکانی پرۆژەکە تەواو بووە کە بە بڕی 600 ملیۆن دینار لەسەر بودجەی وەزارەتی کشتوکاڵی هەرێم جێبەجێ دەکرێت. بەڕێوەبەری کشتوکاڵی خانەقینیش داواکارە لە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تەواوکاری بۆ خستنەوەگەڕی پرۆژەکە خەرج بکات، چونکە ماوەی زیاتر لە 11 ساڵە لە کابینەدا دەوامی ڕۆژانەیان دەکەن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.